نهی لێکردوین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕوە و قیبلە پیسایی بکەین یا میز بکەین. ئەو ئەن نەستەنجیە بیلیەمین، و هەروەها نهی لێکردوین لەوەی کەوا بەدەستی ڕاستمان خۆمان پاکەینەوە بەڵکو بەدەستی چەپ خۆمان پاکەینەوە. ئەو ئەن نەستەنجیە بأقل من 3 أحجار، و هەروەها نەهیشی لێکردوین ئەگەر ئاومان دەست نەکەوت بەرد هۆکارێکە بۆ خۆ پاکردنەوە، نەی لێکردوین لەوەی لە 3 بەرد کەمتر بەکار بهێنین بۆ خۆ پاکردنەوە. ئەو ئەن نەستەنجیە بڕەجیع ئەو بعظام، و هەروەها نەیشی لێکردوین لەوەی کەوا بە پاشەڕۆی ئاژەڵ یان بە ئێسقان خۆمان پاکەینەوە. سیرکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو شتێکی فێری هاوەڵانی کرد، تەنانەت ئادابی چونە سەر ئاویش.